خوای گەورە یەکێک لەو شتانەی کە لە ڕۆژی قیامەتە نیشانی ئێمە ئێدا و پیشانمانی ئەدات نامەی کردەوەکانمانە. خوای گەورە دەفەرمێ ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه. لە ڕۆژی قیامەتە تاوانباران ئەوانەی کە لە دنیا تاوانیان کردووە، ئەوانەی کە لە دنیا جەریمە و گوناه و تاوانیان کردووە، کاتێک کە کتاب دائنرێ نامەی کردەوەکانیان دادەنرێت لەو ڕۆژەوە کە یەکەم مرۆڤ دروست بووە تا ڕۆژی قیامەت، هەموو مرۆڤێک لە ئێمە، هەموو جنۆکەیەک کتابی تایبەتی خۆی هەیە، نامەی کردەوەکانی، چاک بێ یا خراپ، چاکە و خراپەی هەمووی تیا تۆمار کراوە. جا لەو ڕۆژەدا کە کتابی خوا بە فەرمانی خوا ئەو کتابە دانرێت کە هەمووی نووسراوەتەوە، کتابەکان دانرا نامەی کردەوەکانمان، ئەوانەی کە لە دنیادا تاوانیان زۆر کردووە، زۆر دەترسن لەوەی کە لە ناو کتابەکەدایە، زۆر دەترسن لەوەی کە لە ناو کتابەکەدا و لە ناو نامەی کردەوەکانیاندا تۆمار کراوە. جا کارێک بکەین لە دنیادا، ئەو ڕۆژەی کە کتابەکەمان پیشان دەدرێ، نامەی کردەوەکان و قسەکانمان پیشان دەدرێ، لەو کەسانە نەبین کە مشفقینە مما فیه، دەترسن چونکە خۆیان دەزانن لە دنیادا چیان کردووە. حەقی خۆیەتی بترسێ چونکە تاوانێکی زۆری ئەنجام داوە لە دنیادا. چۆن ناترسێ ئینسان نامەی کردەوەکانی پیشان ئەدرێ، هیچ کەسێکیش نییە نەخوێنەوار بێ. خوای گەورە دەفەرمێ ئیقڕە کتابەک، کتابەکەی خۆت بخوێنەوە، نامەی کردەوەکانت بخوێنەوە. فڵان ڕۆژ چوون بۆ فڵان شایی هەڵپەڕیم، فڵان ڕۆژ لەگەڵ فڵان ئافرەتا زینام کرد پەنا بەخوا، فڵان ڕۆژ نوێژم نەکرد، فڵان ڕۆژ فڵان تاوانم کرد. تەماشا دەکا 1000 ئەڵقە 2000 ئەڵقە 50000 ئەڵقە فلیم تیا تۆمار کراوە، فڵان فلیم ئەوەندە دەقاتە ئەوەندە دەقە سەیری کرد، هەمووی تیا تۆمار کراوە، هەمووی تۆمار کراوە. یعنی ئینسان شەرم لەخوا بکە. ئێستا لەوانەیە کەسێکی دیندار، مامۆستایەکی ئاینی یا کەسێکی دیندار ڕوو لە ماڵەکەتان کا فلیمەکە بگۆڕ میکەنە سەر قورئان. یعنی ئینسان ئەوەندە شەرم لەخوا نەکات و دڵنیابە لە ڕۆژی قیامەتە تاوانباران زۆر دەترسن لە نامەی کردەوەکانی خۆیان. با لەو کەسانە نەبین. ئەگەر کەسێک لە ئێمە ئیشی کەوت بێتە دادگا، یا ڕەبی خوای کەس ئیشی نەکەوێت ئەو شوێنانە، کاتێک کە ئیش دەکەوێت ئەو شوێنە محکەمە دەکری، محکەمە تاوانێکت کردووە محکەمە دەکری، ئاخر دادگا کە دانیشتن دەکری ئەڵێن ئەمڕۆ ئاخر بڕیارە درێ. چەند ئەترسی؟ زۆر ئەترسی، چونکە ئاخر بڕیار لەبارەی تۆ ئەدرێ، سجنەکرێی، ئیعدامەکرێی، حکمی چیت بۆ دەرئەکرێ، زۆر ئەترسی. ئەوەشی کە لە دنیا تاوانی کردووە دەترسێ، چونکە لەو ڕۆژەدا کە نامەی کردەوەکانی پیشان ئەدرێ، بڕیاری کۆتایی لەبارەی ئەو مرۆڤە دەدرێ بۆ بەهەشت یا بۆ جەهەنەم. بۆیە مشفیقینە مما فیه، دەزانێت لە دنیا چی کردووە، بۆیە ئەترسێ لەوەی کە لە ناو کردەوەکانی ئەنجام دراوە. یەک شتێکت بەجێ نەماوە، هەمووی نووسراوە ئیلا مەگەر ئەو تاوانە نەبێت کە لە دنیادا تۆبەت لێ کردووە، ئەوە سڕاوەتەوە. جا ئەو ئینسانی کە تاوانبار بێت، کاتێک کە نامەی کردەوەکانی دائنرێ و پیشانی ئەدرێ، ويقولون يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها. أي هاوار بو إيما خو أم كتابا نامەی کردەوەکانمان هەرچی گەورە و بچووک هەیە هەمووی تیا نووسراوە، شتێک جێ نەماوە، گوناهێکی بچووک گوناهێکی گەورە هەمووی تیا نووسراوە. فڵان ڕۆژ فڵان تاوانت کرد، فڵان ڕۆژ فڵان گوناهت کردووە، بە تاریخی ئەوەندە مێژووی ئەوەندە. ئالەو ڕۆژەدا ئەوەی تاوانبار بێ دەڵێ ئەی هاوار بۆ من، تیاچوون بۆ من، قوڕ بە سەرم، هەرچیم کردووە لە دنیادا هەمووی تیا مەوجودە، وجودی هەیە. بۆیە با شتێک نەکەین نامەی کردەوەکانمان سەرشۆڕمان کە.